سڵاوتان لێبێت. ئێمە هەمومان ڕۆژانە هەست بە ئازارەکەین لە لەشمانە. هەندێک جاریش لەو ئازارانە لە ملمانەوە دەست پێ دەکات هەتاوەکو دەکاتە ناوەڕاستی پشتمان. هەمومان باس لەوە دەکەین بۆچی پشتمان ئێشێ، ئەمڕۆ هیلاک بووم، کارەکەم ئەوەندە درێژەی کێشا، یان لە سەرەی فڕان دائیرە زۆر وەستام هاتمەوە تەواوی پشتم لەگەڵ پێیەکانم ناتوانم لەسەری بوەستم. ئایا ئەم ئێش و ئازارانە شتێکی ئاساییە کە ئەگەر ئێمە بەردەوام هیلاک بین و لە کاتی گەڕانەوەمان بۆ ماڵەوە پاژەوەی دەمانوێت ئیسراحەت بکەین ئەو ئازارە بەردەوامی هەبێ، یاوە خودت چەند ڕێوشوێنێکی تایبەت هەیە بە تایبەتی لەو شتانی کە ئێمە ڕۆژانە بەکاری دێنین بۆ نمونە پێڵاوەکانمان دەتوانین ڕێگە بگرین لەو ئێش و ئازارانە؟ ئێمە ئەم بەرنمەیە وەڵامی ئەو پرسیارانە دەدەینەوە، بەڵام میوانێکمان هەیە ئەو زیاتر قسەمان بۆ دەکا، ئەویش دکتۆرە چراکاوەیە، پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و شیاندنەوەی پزیشکی. بەخێربێ دکتۆرە، ئازێتمان نای، زۆر سپاس. بێگومان ئێمە سەرەتا باس لەوە دەکەین بۆچی ئازارەکان لە پشتمان دروست دەبێ، چ جۆرە هەڵس و کەوتێک هەیە لە ڕۆیشتنمان، بە پێوەستانمان، لە نووسنمان، لە هەموو ئەو کارانی کە ڕۆژانە دەمانگرێتەوە چۆن وامە لێ دەکا کە ئێمە ئازار لە پشتمانە دروست بێ. بۆیە دکتۆرە با ئێمە سەرەتا لەوە دەست پێ بکەین، ینی پشتی ئێمە عمودی فەقەریمان یان بڵین پەیکەری ینی ئێسکە پەیکەری ئێمە بە چ شێوەیەک ینی دیزاینێکی وا کراوە کە ئێمە بتوانین ئەو ئازارانەی خەڵکانێکی زۆر هاوڵاتێکی زۆر کێشەی لێ دروستەکە، ئایا هیچ ڕێگایکی تەندروستی هەیە بۆ ئێمە کەمترە ئەو ئازارانەمان هەبێت؟ بەڵێ، پێش هەموو شتێک دەبی ئەمە بزانین بربڕی پشت چییە. بربڕی پشت یەکێک پێکهاتێکی سەرەکی لەشە کە پێک هاتووە لە 33 بربڕە لە ملەوە دەست پێ دەکاتن تا بەشی کۆتایی حوس دەکرێتن بە چەند گروپێکەوە، یعنی دەکرێت بە چەند بەشێکەوە، هەر بەشەی کار و فرمانی تایبەتی خۆی هەیە. لە ملەوە دەست پێ دەکاتن کە بربڕەکانی مل ینی بە هەمووی 33 بربڕەمان هەیە. بربڕەکانی مل 7 بربڕەنە، دوایە دەگاتە ئی بەشی سینک کە 12 بربڕەمان هەیە، بەشی لەمبەرمان هەیە کە خوارەوەی سینک کە 5 بربڕەیە، دوایە ساکرەممان هەیە کە ئیشان 5 بربڕەیە، بەڵێ کۆکساکسمان هەیە کە پێکەوە نووسایە و ئاخیری بربڕی پشتەکە وەکو یەک ئێسک بە دیار دەکەویتن. سوودی ئەم دابشکردنە بۆ چیانی بۆ ڕێگەی چارەسەریان هاوڵاتێکی ئاسایش بزانێت کە پێویستە بزانێت کە بربڕەکان لە خۆیان بە تەبیعی بە شێوەی کێرڤە، کێرڤی بەشی مل لەگەر بەشی لەمبەری بە شێوەکی قۆقزە لۆ دەرەوە ڕۆیە، ئەوەی کە لە بۆ سینجیە و لە بۆ ینی لە بەشی ساکرەمیە قۆپاوە لۆ دەرەوە ینی لە بۆ ژوورەوە ڕۆیە. یعنی ئەو هەندەسیەی ئەو شکلە هەندەسیەی کە هەیتی بربڕی پشت زۆر زۆر ینی پارێزگاری لە جسم دەکاتن لەوەی کە شێوەچی لە شولارێکی ڕێکی بداتێ، ئەوە یەکەم شتە، دومیان بەڵانسی جسم ڕدەگری هاوسەنجی جسم ڕدەگری ئەو کێشەی کە هەیەی ڕای شێوەی حرفی ئێسا. چۆن ڕای دەگرێت دکتۆرە؟ چۆن ئەو بەڵانسە تەوزیع ئەگەر بینە سەرفەرمانەکانی بربڕی پشتیە، یەکەم شت هەڵگرتنی کەلەی سەرە و پارێزگاریکردنە لە دەرکەپەتکە، لەبەر ئەوەی کە بربڕەکان هەم هەر یەکەی کە هەر بربڕەیەک لەگە بربڕی خوارەوەی لەگە ئیسەرەوەی لە ڕێگەی دسکەوە بەیەکەوە بەستراون، ئەو دسکانە وەکو کوشنێک وایە پارێزگاری لە هەر فشارێکی دەرەچی دەکاتن کە کاری کردە سەر بربڕەکە ناهێلی ئەزێتی پێبگاتن و بربڕەکانیش بە بەستەرەکان و بە ماسوولکەکان بەیەکەوە بەستراون و بە ناوی کە کەناڵێک دروست دەبیتن دەرکەپەتچی پێدا تێپەڕ دەبی، کەواتە ئەمە دەتانین برین هەم ینی لە ماسکولۆسکلیتە لە ئێسک کە مهمە و هەم بە بەشێکی گرنگیش لە کۆئەندامی دەمار دادەندرێتن بربڕی پشت، چونکە پارێزگاری لە دەرکەپەتێک دەکاتن. دەرکەپەت چیش؟ چونکە دکتۆرە ئەو دەرکەپەتێک ئێمە هەمومان نەزانین زۆربەی زۆری کارەباییات و ئەو پەیامانەی کە لە مێشکەوە دێت هەمووی هەتا دەگاتە خوارەوە، ینی هەموو ئەندامانی جەستەمان ئەو ئیعازانی کە لە مێشکەوە کۆکو جەنابەت فەرمووت هەڵگرتنی یان کاری یەکەمی بربڕی پشت کە لەی سەرە ئەو فەرمانان هەمووی بە دەرکەپەتێکدا دێ، بربڕە پارێزگایی لەو دەرکەپەتەکە دەکات. بەڵام ئەوەی من بەبەستمە چۆن بربڕەکان دەتوانێت فاکتەرێک بێت لەسەر دابشکردنی ئەو هەموو کێشە، ینی کێشی لەش کە بە تەواتی وەکو باسی کرد شێوەی
بێگومان لە سلایدەکانی داهاتووشە شێوەی بڕبڕی پشتمان پیشان دەدەن کە بە چ شێوەیەک ئەوها قەوساتێکی هەیە مەبەستی من لەوەیە چۆن ئەم وەزنت تەوزیع دەکات ینی زیاتر شێوەی ڕاوەستانەکەت شێوەی کارەکەت دانیشتنەکەت ئەو شتانە هەموو کاریگەرە لەسەر تەوزیع ینی لەسەر دابەشبوونی کێشی لەشت بۆ نمونە کە بە تەواوی کە ڕادەوەستی کێشەکە بە یەکسانی دابش دەبیتن بەسەر ملت بەسەر بە زۆری بەسەر بەشی لەمبەری بەسەر حەوزت بەسەر چۆکەکانت و بەسەر دواوی پێیەکان لە وەستان ینی لە وەستان لە بە تەبیعی کە بەشە ڕادەوەستیتن پێویستە بە شێوەی یەکەم پێشەم شتە زۆر نەخۆی زۆر ڕاست کاتن نەخۆشی زۆر پور کاتەوە چونکە ینی بە شێوەی ئەتیادی ڕاوەستی ئەگەر ینی کە پێی دەرێن ڕیلاکس بیتن چونکە لە هەر زیێدەڕەویەک لە زۆر خۆڕاستکردنەکە و زۆر خۆکۆڕکردنەکە ئەوە چ دەکاتن ماسوولکەکان و بەستەرەکانت دەست بە ئیش دەکەن یعنی کە بۆ نمونە تو خۆت خوار کردەوە ئەو عەزەڵانەی ملت ئەو ماسوولکانت دەبی خۆی چاپکاتن خۆی وا ڕێک بخاتن کە بتانی هەڵی گرتەوە ئەو فترەیە ئەنی ئەوەش لۆ فترەی دیاری کراوە ئەگەر زۆر ماوە طبعا ئەوە ئازار لۆ پەیدا دەکات هیلاک دەبێت ماسوولکەکان توانای ڕاگرنەکەوەکو پێشوو نامێنێت کاریگەری لەسەر بڕڕێ پشتەکان بێت لەم چوار نموزەجە کامیان بە باشترین دادنەی ئەمن بە دووەم بە باشترین دادن یەکەمیان کە زۆر ڕاستە ئەوە ینی ئەوەش هەندێک قووەتی دایتە خۆی کە زۆر خۆی ڕاست کردیا ئەوەش تا حەدێکی دواماندی دەکاتن ئەوەش ڕاست نییە ئەوەش هەر ڕاست نییە زۆر ڕاستمان ناوێتن بەڵام ئی دووەم بە شێوەی تەبیعی کە هەمووی بە شێوەی ڕیلاکست دێتە پێشتاوی ئەگە تەمەشای بکەی بە من ئەوەی دووەمیان لە هەمویان تەندروسترا ئەوەی دیکەش کە ملی زۆر ئەنی لۆ خوارێ هینایە ئەوە حاڵی زۆربەی هەوڵاتیان ئێستا بۆی مۆبایل و ئەوەش هەر زۆرە ئەوەش هەر بەڕاستی زۆر خراپە وەلو ئەوە هەندێک عیلاقی بە هەندێک نەخۆشی فقراتی پشتەوە هەیە ئەوکردنەکان ئەو شکلە وەردەگریتن ئەو مەبەستی تۆ ئەوەیە ئێمە بتوانین ئەو شکلی حرف ئێسەی کە لە بپارێزی کەواتە ئەوەش بە شێوازێک دەبێت کە نە زۆر تند بێ ڕاوەستانەکەمان نە زۆریش شلو خاوێ زۆر ئێمە کە بە پێکمان کە بە ڕۆژانە بە پێوە دۆستین یان لە سەرۆین حتمما لەسەر پێڵاوین لەسەر شتێکمان لە پێ کردووەکە ئەگەر بینە سەر باسی ئەو کاریگەریانی کە پێڵاو لەسەر بڕڕێی پشت دروستەکە قسە لەسەر ئەوە بکەین بەس پێش ئەوە ئێمە ڕای چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە و هەروها ڕای چەند فرۆشیارێکی پێڵاویش کە ئەوانیش باز لەسەرەوەکەن با یەکەم جار ئێمە جۆمان لەوان بێنج دوای پرسیارەکانی خۆمان لەسەر جۆرە پێڵاوی تەندروست دەکەین. کە تۆ چی پێڵاو ئەکڕیت لە دوکانی پێڵاوکردن یەکەم جار بیر لە چیەکەیتەوە؟ ئەوە کێشێکی سەرەکی ژیانی منە لەبەرەوەی کە بیر لە ئەبێ مرتاح بم ئەبێ پێڵاوەکانم وا بێت کە عزیێتم نایە نەقاچم بگرێت و نەبەرز بێت و نەفلاتیش بێت جا دائما ئەو کێشەیەم هەیە یەکەم جار بیر لە ئەوەکەم و مرتاح بم عزیێتم نایە لەبەرەوەی گەر عزیێتم بعد ناتوانم تەرکیزکەمە سەر ئیشم و تەرکیزکەمە سەر ڕۆژەکە ئەگەر عزیێتم بعد پشتم یێشێت و ئەبێ زۆر دانیشم لە کاتێکە من ناتوانم دانیشم و ئیش بکەم لە ڕۆژانە کە ئەگەریش پێویست بێت بێجگە لە میتینی تایبەت هەمووی بە پێوە بم هەموو ئەگەر وا پێویست بێت کە من ئیشەکە بە دانیشتنەوە بکەم ئەگەر کەوت بێتەوە سەر خۆم بە پێوە بم بە پێ و ئیشەکانەکەم ئەم بە سەعات دادەنیشم ئیشی ڕسم دەکەم ئەو زیانی هەیە لە پشتم دوای پێڵاوەکەشم میمترە چکە ئەو پێڵاو لەبەر دەکەی کە ڕسم دەکەی ئەو میمترە کە چیان بەکاردێنی ئێستا کالە زیاتر باشترە من بەکاردێنم لۆ ڕسمکردنیش زۆر ئەزیەتی پشتم دەدا جنگەکانم بەسەر دەبی ئیشەکەی بکەین باشترە ئەوەی لەسەر مارکێکی ئۆرجینالی بی دوم لەسەوەی بی دەمێ ئەو ژمارێک کە دەمداتێ بەسە من چرودوولەوە دەکەم دەبی چرودوو بی تاوا هەر بە پێم بیتن هەیە دەبێت چرودوو نییە تەسکە لە پێت کوشێ پێت ئەوە دەکات ینی کە پێتی کوشی تەسی لە پێت دەکات تەسی لە قاچەکانت دەکاتن ناتوانانی بڕۆی زەخت لێ کوشون زەخت لێ دەکاتن دەوامم 12 ساعتە 8 ساعتە پێومە 4 ساعتی لە ئاردیمە هەنگدانیشتن 4 ساعتەکەشکوە سانی بە سانی دەبێ ئاگات هەموو مەتاری هەبی ئەو پێڵاوانەی هەمانە پێڵاوی کۆمفۆرتە هەمووی کۆمفۆرت دەداتە
بەشەر لەشی بەشەری هەمووی طبیە بەکەلک دێلۆ ئەوەی فقراتی هەیە نزیلا پشتیوالو ئەوەی مەشاکلی چۆ پشتیوای هەیە لەشی 1970 کۆمفۆرت دەداتە لەشی بەشەری يعني دیزاینەکی نوێیە ئەسلوبەکی نوێیە چکە عالەمەکی زۆر مەشاکلی پشتهێشان و مەشاکلی کە زۆر دەڕۆن مەسافەکی زۆر دەڕۆن هەندێک ینی مەشاکلیان لێ دروست دەبی لە بە فەقەرات و چۆک هێشان و شتیوە ئەو پێڵاوە کۆمفۆرتە بە دیزاینەکی نوێ یعنی دەتانی لە هەموو جێیەکی بەکاربینی. دوو نەوع دیزاینی هەیە بلو سۆفت میمۆری هەیە لەگە بلو سۆفتی هەیە مادەی جێڵە لە ناو ئەو پێڵاوەیە ئەو جێڵە تەوزیع دەبیتن وە دەکەن ئەزیەت ناداتە بەشەری بەڵانسەکی لێ دروست دەکە ئەو زەنەوعەکەیە لە بنی پێڵاوەکەیە مادەی جێڵی نەوعەکەیە لە ناو پێڵاوەکەی ڕا مادەکە بلو میمۆری پێدەڵێن ئەو بلو میمۆریە تەوزیع کرایە لە ناوی. زۆربەی ئافرەتی ئێستا تووشی فەقەرات هاتینە پێراوی تووبی زیاتر دەبن هەم بابز تووبیش دەبن هەم پێڵاوی تووبیش دەبن ئافرەتەکانیش ئەوانی بەتەمەن فلاتیان دەوێت تووبی دێ هەم تووبیشمان هەیە هەم پێراوی مناسەباتشمان هەیە هەیە لە 2 ساعەتی کاتە پێراوی بەرز دەباتن بۆ مناسەبەت دەیباتن هەیە ئافرەتی بەتەمەنیش پێراوی فلات دەباتن حەز لە پێراوی فلاتە هەم بابزی فلات. وەستان و پێڵاو کۆ هەندێک لە هەوڵاتیانش باسییان کرد کە ئەوان جوانی پێڵاوەکە سەرنجیان ڕاکێشە ئێستا پێمان بڵێ ینی تا چەند پێڵاو کاریگەری هەیە لەسەر بڕڕێی پشت و چ جۆرێکیش هەڵبژێرین بە تایبەتی چ خانمان بێت بۆ مناسەبەکانیان یان بۆ داوامی ڕۆژانیان یان جیاوازی چییە لەوەی کە وەکو ئەو کاکەی فرۆشیارەکە باسی کرد چەند پێکهاتێکی تازە لە بنی پێڵاوەکاندا هەیە. ئەمە یەکەم جار باسمان کرد گوتمان لەبەروی وەزن کێشەکە لەسەر بە یەکسانی بەسەر هەموو جسم دابش دەبیتن یەک لەوانێک کە وەزنەکەی لەسەر دابش دەبیتن و بەشدارە لە وەزنە پێیەکانە و پێویستە ینی کە ئەمە لۆمان ڕۆمتەوە لۆ کە دەری پێراوی بەرز خراپە پێراوی نزم فلات خراپە لۆ ئەتیادی باشە پێویستە هەموو کەسێک بزانی کە پێ بە شێوەی تەبیعی بەعام ئەگەر تەمەشای بکەی لای پەنجەکان و لای پاژنەی پێمان هەیە لە بینی هەردووچیان قەوسەکمان هەیە ئەوە کەوانی بەتای ئەوانی کە فلات فود نینە ینی زۆر کەسی ئاسایی ئەو کێرڤەی هەیە ئەو کێرڤەی هەیە ئەو قەوسا کەوای کە پێی دەرێن شۆک ئەبزۆربان یعنی کێشی زیادە یان فشاری زیادە وەردەگریتن وا دەکاتن بە یەکسانی بەسەر پەنجەکان و بەسەر پاژنەی پێ تەوزیع بیتن لە حالەتی کە تەبیعی پێڵاوە ئەتیادی لە پێیەوە دەکاتن ئەو کێشە تەوزیع بیتن بەسەر هەردوو لادا و بە ینی ئاسایی دەبێ ئەو شخصە هیچ مشکلێکی لە دروست ئەو شۆکەی یان ئەو وزەیە لە ئەنجامی پێ هەڵگرتن و دانان دروست ئەو پارێزگا ئەو قەوسا پارێزگاری لێ دەکاتن و ناهێلی هیچ گرفتێک لە دروست گرنگی پێڵاوەکە ئەوەیە ئەو پێڵاوە ئەو قەوسە بپارێزێ ئەو کێڤە بپارێزێ دووەمیان کە ئەمە ئەو پێڵاومان بەرز کرد لە خۆی بە تەبیعی ئەتیادی دەتانی لە دوو ینی یەک لە بۆ 2 ئینچ دەتانی پێڵاوی بەرز بەکاربهێنی یەک لە بۆ 2 ئینچ دەکاتەن دەکات 3 لە بۆ 5 سانتیم 3 لە بۆ 5 سانتیم زۆر تەبیعیە ئەگەر پێڵاوی بەرز بەکاربهێنی 3 لە بۆ 5 سانتیم ئەتوانی پێت بەرز بکەیتەوە بالضبط ئەوە زۆر مشکلێکت لۆ دروست ناکات بەس لەوەی زیاتر لە 5 سانتیم و بەرەو سەر ئەوە ئازار لۆ دروست ئەو نمونەی ئەو بەرزیان بالضبط ئەگەر لە 5 سانتیمی زیاتر بیتن کەواتە ئەتوو کێشەکەت کێشی لای پاژنەی پێت لە دەستدا ئەو قەوسا ئیشی خۆی ناتانی بکاتن ئەو کێشەی کە لای پاژنەشتەیە هەمووی دێتە چێندەر هەموو فشارەکە دێتە سەر پەنجەکانی پێ و کەوتە سەر پەنجەکانی پێ بە شێوەی گشتی پێڵاوی ئافرەتان کە ئەوانی کە بەرزن ینی هەمووی پێشەکانیان تیژە و هاکە جوانەکەی دەداتن کە پێشەکەی تیژ بوو کەواتە فشار هەموو دەکەوتە سەر
پەنجەکانی پێ لەو لە نەتیجەی وەی یەکەم جێ کە ئازاری لۆ دروستبی پێش ئەوەی پشت لۆ دروست بیتن یەکەم جێ پەنجەکان و پێیەکانت ئازاری لۆ دروست دەبیتن ئەوجا ئەگەر ئەو ئازارە یعنی ئەو لەسەر ئەوەی ئەو لە پێکردنی پێڵاو بەردەوامبی ئەوە وردە وردە تەسیر لە گۆزینجی پێ دەکا دوایە تەسیر لە بەرەو سەرەوە بڕبڕەکانی پشتەکە ئەکید لە حالەتی کە ئەمە دەرێن بەرزەکە خراپە و دەژرین فلاتیش زۆر باش نییە وەکو ئەوەی کە لە خوارێ ئەوەی خوارەوە ئەو فلاتە چۆنە لە حالەتی کە تو ئەو قەوسەت هەیە ئەو زۆر فلاتت لە پێ کرد و فلاتەکەش زۆر ڕق بیتن ئەوە وا دەکاتن ئەو قەوسا بەرەو خوارێ دی ئەگەر تەمەشای پێی خۆت بکەی و زەخت بکەی لە ئەرز دەبینی ئەو قەوسە بەرەو خوارەوە دەڕوا ئەو فلاتە ئەو قەوسێ ناهێنیتن بە تایبەتی ئەوانەی کە فلات فوتن ئەگەر زۆر ئەو قەوسەش زۆر لە پێکەن ئەو ئازارێکی زۆریان لۆ پەیدا دەبیتن چونکە زۆر ینی بە ئەرز دەکەویتن و لەلایەکی کەش ینی ئاساییە بۆ بەنسبە پێڵاو چەند جۆرێک هەبێ بەڵام ئەبێ مڕعاتی ئەو کەوانەیە بکرێت ینی هیچ جۆرە پێڵاوێک ئەگەر هاتوو لە ڕووی کوالیتی یان پارێزگاری لەو کەوانەیە کرد بێ کێشە نییە باشترە ئەگەر پارێزگاری لێ کردبیتن باشترە طبعاً بەزەگەر برێ هەڵبژێری لە بینی بەرزەکە و فلاتەکە طبعاً ئەتوو فلاتەکەی هەڵدەبژێری نەک بەرزەکە بە هەموو نەوەک هەر هێشتا ئەو کەمتر زەرەری ئێستا ئەو کەمترا بەس ئەویش زەرەری هەیە یعنی ئەمە نارێن زۆر فلات بیتن بەڵکو دەبی هەندێک بەرزیەکی هەبیتن و ئەو کێرڤەشت بپارێزیتن ئەوە دووشتی زۆر گرنگە لە دووشتە گرنگەکان ئەی کوالیتی پێڵاو لێرە چی ڕۆڵێک تایبەتمەندی پێڵاوی طبی یعنی چییە کە ئەتوو دەرەی ئەو پێڵاوی طبیە باشە یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە لە لای زۆربەی پێڵاوەکان لە لای بەشی پاژنەی پێیەکەی و لە بەشی پێشەوەیان مادە چیوا دادەنێن وەکو کە گوتمان دیسکەکە شۆک ئەبزۆرباندیانی فشار دەمژیتن ئەو قورسێکە لەسەر پێیەکەتە ئەو هەڵی دەگریتن فەوانە لە ینی مادەی خاصیان هەیە مەتاتیە یان بە نەوەی خاصە ناهێلیتن ئەو ئازارەیان ئەو فرۆشیارە بەڕێزە ناوەکانی هێنا ئەو جۆرەشتانە ینی لە ڕووی تەندروستیەوە کاریگەری هەیە و دەکات ئەو فشارە کەمتر بکاتەوە و هەندێکیان ئەگە تەمەشایانکەی جێ قەوسەکەیان ینی مەجای درایتێ ینی ئەوەش یەکەکە لە ئەوەکان تایبەتمەندیەکانی پێڵاوی طبی کە پێدادنێ حەز دەکەی شوێنی قەوسەکەت ینی مڕی حەکەت ینی پێڵاوەکەت لە پێ دەکەی ئەوە تایبەتمەندەچیکە و دوای ئەوە پێڵاوەکان مڕونیان هەیە فلکسبڵن ینی حرەکەی دەتانی بکاتن ئەوەش یەک لە تایبەتمەندیەکانی پێڵاوی طبیە کە ڕق نییە چونکە کە ئەمە بە شێوەی اعتیادی کە دەڕۆین گۆزینجی پێمان دەبی حرەکەی بکاتن لۆ سەرەوە لۆ خوارەوە کە ئەو تایبەتمەندی لە دەستدا ئەو پێڵاوە ڕق بوو ئەو تایبەتمەندی لە دەستدا گۆزینجی پێ دەست بەژانی دەکات کاتە کاریگەریە خراپەکانی بە شێوازێکی گشتی پێڵاو لەسەر بڕبڕی پشتوانە لە ئەنجامی هەڵبژاردەی ئێمە لە پێڵاوەکە کەواتە چەند کێشەیەکمان بۆ دروست دەکات گەر لەسەر ئەو کێشانش قسەمان لە بۆ کە ئەمە گوتمان لە بۆ گۆزینجی پێی لەبەرەوەی کە ڕقیەکە دروستی دەکاتن یەک لە سیفاتەکانی تایبەتمەندیەکانی دیکەی پێڵاوی تۆبیچیا پێشەکەی فراوانە ئەو پێشفراوانیش زۆر گرینگە چونکە لە کاتێک کە پێشەکەی کە تیژە ئافرەتان کە زۆر لە پێی دەکەن هەندێک جار هەیە ئەو ئێسکەی بەشی ینی ئێسکەکەی جونگەی یەکەم لە پەنجەی گەورە تووشی دەرچوون دەبیتن چکە پەنجەکان ئەو هایان لێ دێتن و جونگەکەش لە خۆی وانی هەمویان ئەتوانین بڵین فشار دەکەوێتە سەر یەکتری کۆیانەکەنەوە لە شوێنێکی تەسک تەنانەت هەندێک جۆری پێڵاوی پیاوانیشەیە لەگەڵ قات و شوێنە فەرمیەکان لەبەر دەکرێت هەمان تەجروبێ من خۆمە تەجروبێم هەبووە ینی ئازارم دەدا خواخوامە زوو بگەمەوە هەتا پێڵاوەکە دەوردا لەگەر کات ئەو ئێسکە دەردەچیتن ئەو ئێسکە یەکەمی پەنجەی گەورەی پێ دەردەچیتن کە دەرچوو هەندێک کەسێ ئازاری مستەمر لۆ پەیدا دەبیتن هەمیشە بە ئازاری لە ئێسکەکان لە جوگەکان ئازارێکی مستەمر لۆ پەیدا دەبیتن وای لێ دەکاتن کە دیان ئەوەتە دەبی دەرمانی بخواتن یان هەندێک جار هەیە دەگات حالەتی کە دەبی نەشتەرگەری لۆ بکرێتن و صاف کرێتەوە پێڵاوی لۆ نابیتن و هەندێک جار هەیە پەنجەی دووەم وەکو چەکوچی لێ دەبەرز دەبتەوە ئەوەش هەر لە نەتیجەی زۆر فشار هاوشنە سەرەکەی دەبیتن بێگومان ئەوانەی جویان لە ئێمە لە بینەران هەموو ئەوانەی کەوشتانێ بەسەر هاتبێ باش دەزانن حەسی پێ دەکەن و شتێکی کەشمان هەیە نیڕۆمامان هەیە ینی ئەو شخصە کە زۆر پێڵاوی تەستی لەبەر کردووە وردە حەز دەکاتن پەنجەکانی پێی سڕ دەبیتن
و دوای کە تو پشکنینی نیرۆ دەکەی دەبینی ئەوە مشکلەی نییە جارێ نەگەیشتیتە پشتی تەنها ئەو منطقەی وێندەری دەمارەکانی ئەزیەتی بووە ئەوە تووشی ئەو ژان و هەندێک جار ئەستوربوونی لۆ پەیدا دەکاتن ئەوە بەنسبەت ینی تایبەتمەندێکیکە تایبەتمەندێکی کەی کە پێڵاوی تۆبی هەیەی زۆر سووکە ینی ئەو قورسێش هەم ینی عزیێت دەداتن کە زۆر قورس زۆر جار پێڵاوەکانی کە کوالیتیان خراپە کێشێکی زیاترە بە تایبەتی کە لەگەڵ هەڵگرتنی یەک لە تایبەتمەندەکانی تری کە پێڵاوی سووکە دکتۆر چرا ئێمە ئێستا بە پێوە بووین پێڵاومان لە پێکرد باسی ئەو شتانەمان هەمووی کرد زۆر کەسێ دەڵێت دەچمەوە ماڵەوە پاشەوەی کە پێڵاوەکەشم دادەنێم ئیسراحەتی وەردەگرم پاڵی ژەکەوم دەژنوم بەڵام ئازاری پشتێشەکەم هەر بەردەوامە کێشەکە لە چییە؟ ئەو ئازارێکە لە پشت هەیە ئەمە ینی دەتانین بیکەینە دوو پۆلێن یەکەمیان ئەوانەی کە نەتیجەی هەوکردنەوە پەیدا دەبیتن دوم ئەوانەی کە لە نەتیجەی کە پێدەرن میکانی چی جوڵەی غەڵەت یان وەستانی غەڵەتە ڕاوەستانی غەڵەتان وەکو باسمان کرد پێڵاوی ناتەندروست لە پێکردنە بەکارهێنانی ئەتیزە کۆمپیوتەرانی ئەلکترۆنیەکانە بە شێوەی ناتەندروستە ئەوانە هەموو تەئسیر دەکاتە سەر پشت و تەئسیر دەکاتە سەر مل فأما ئەگەر هەوکردنەکان بەلاوەنین ینی ئەو کە باسی باز لە میکانیکەکان بکەین لە ئەنجامی نەتیجەی زۆر ینی شت بەرزکردنەوە بە شێوەی ناتەندروستە شتی قورس برندکردنە ئەوانە هەمووی ئازار لەو پشت دروست دەکەن نیشانەکانی ئازاری پشت کە میکانی چی بیتن زیاتر ئەو شخصە ئازاری هەیە لەگەر حرەکەکردن یعنی لەگەر جوولەی ڕۆژانەی حەز بە ئازار دەکاتن و هەندێک جاریش هەیە ئازارەکە ینی ئەمە گرفتی ئازاری پشت تەنها ئازار نییە بەڵکو گرفتی گەورەتری لە پشتە وردە وردە کار دەکاتە سەر دەمارەکان کە باسمان کرد دڕکەپەتشی ڕاگرتیا کە تەئسیری کردە سەر دەمارەکان وای لێ دەکات سڕبوون و تەزیینت لۆ پەیدا دەکات لە بێگومان ئەوانەش هەمووی لەسەر ئەو پۆستچەرەیان ئەو شێوازە ئەگەر ئێمە دووشە لەسەر ئەم دووێنێ بدەیت چکە سلایدێکی ترمان هەیە زیاتر باز لە شێوازی دانیشتنیش دەکات لە حالەتی کە ئەو شخصە مشکلەی گرفتی هەیە لە پشتی بۆ نمونە لە بڕبڕەکانی لەمبەری کە لە قەوسەی کە باز دەکرێتن دوو شێوە هەیە تو دەتانی ینی لە بنووی بە تەندروست بیتن ئەو شێوەیە دەمینێتەوە کە کامەی هەڵدەبژێری دەمینێتەوە سەر نەخۆشەکە یان شخصەکە بە کامەی مرتاحە ئەوی دەتانی هەڵبژێریتن یەکەم نووسنمان لەسەر پشتە بەڵام بە شەرتێک دەبیتن بالی فێکسەرینێک لە بن چۆکمان هەبیتن ئەوە لەو حالەتەی ئەوە دەتانی برێ ئەوە نووسنێکی تەندروستە و ئەتیادی کێشەی لە دروست ناکاتن ئەوی دیکەیان لەسەر لاتەنیشتمان هەیە لەسەر لاتەنیشتەکە ئەو هیچ کە بالیفەچی ئەتیادی یان توبی ئەگە بەکاردێنیتن دەبی بالیفەک لە بینی سەرینەکە لە بینی چۆکەکانی بیتن و ئەگە تەمەشای چۆکیشی بکەین دەبینین هەندێک نوشتایتەوە نەک چۆکەکە زۆر ڕاست بیتن چۆکەکە زۆر ئەنی زۆریش نەنوشتابتەوە ئەمە وا دەکات کە بڕبڕی پشت بە ئیسراحەت بێ و ئازاری زیاتری نەکرێت شتێکی کەش هەیە ئەگە تەمەشای بکەین بالیفەچی گچکۆکە هەیە لە لای لەمبەری لەو قەوسەی ئەگەر بالیفیش نەبوو دەتانی ئەو شخصا لە خۆی خاولێکی هەندێک گەورە بینیتن بە زۆر بەرز نەبیتن زۆر ڕقیش نەبێت لولی بداتن و لەسەر جێیەکەی خۆی دانێتن و ئەو منطقەی لە سەری بیتن لە کاتی کە لە تەنیشتەکانە ئەوە زۆر ینی بەبێ گرفت و ئازاری کەم دەکاتەوە ئەوە ینی بە شێوەی گشتی ئەو دوو نووسنە شێوەی زۆر باش ئێستا دێنە سەر کێشەیەکی تر کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ئۆفیسەکانیان زۆر لە هاوکارانی من ئێستا لە ناو دەستگایە لەسەر کۆمپیوتەرەکانیان دانیشتون بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئێستا لە ناو ئۆتۆمبیلەکانیانن یان ئەوانی کە داوامیان دەڵێ من خۆ داوام بە پێوەژ نییە بەڵام لەسەر ئەم دێسکانە ئیش دەکەم ئەگەر لەسەر ئەوانە پێمان بڵێ ئامۆژگاریەکان چیە بۆ پاراستنی بڕبڕی پشتیان جاران کە باز دەکرا ئازاری پشت زیاتر بەوانی کە بە تەمەەن بوون ئازاری پشتیانەوە بەڵام ئێستا کە تەمەشا دەکەی خەڵکانێکی زۆر و گەنج و منداڵیش حتا ئەو مشکلەی ئازاری پشتی هەیە حتا لە منداڵان ئەگەر تەمەشا بکەین ئێستاکە جانتایەکانی کە بەکاری دێنن کێشەی کە لە هەیە ئەگەر لەگەر وەزنی خۆی ئەوەی بکەی ینی زۆر زۆر زیاترە دەبینی منداڵەکان بە زۆری ئەوها هەڵیان گرتیا کوور بوونە هەندێک کەسێ دەرە خۆت ڕاست کە ئەو جانتایەکەی هەڵگرا ناتانیتن چکە بەرەو پشتی دەباتن قورساییەکە زۆرە فلە حالەتی ئەوانەی کە لە ئۆفیسەکان دادەنیشن بۆ ماوەی درێژخایەن طبعاً ئازار دروست دەبیتن هۆکارەکانی پەیدابوونی ئازاری پشت ئەوانەی کە لە سەر کورسی و لە ئۆفیسەکان دادەنیشن چەند هۆکارێکە یەکەمیان
دانیشتنەکەت دەبی بەشی پشتەوەی حەوزت بە کاملی نزیک بیتن لە پشتی کورسیەکە پشتی جوود بێت کورسیەکە. ئەوە ئۆکەی. زۆر مهمە هەتا لە بەش ئەگەر ینی ئەو وێنەی خوارەوە مەبەستە ئەوە تەواوە بزەوت یعنی دەبی حەوزت لەگەر کورسیەکە پێکەوە نووسابیتن و ئەگەر هەندوو کەچی ژلاریەکی کەمیش هەبیتن مشکلێکمان ینی 90 دگری هەندوو کەک زیاتر بیتن ئەوە باشترین دانیشتنە ئازاری پشتت کەم دەکاتەوە و هەروەها یعنی هەتا بەرەو پێشەوە بڕۆی ئەوە چ لێ دەکاتن ئەوە وا لێ دەکاتن ماسوولکەکانت دەست بە ئیشکەن خاصەتەن ئیملت فترەکی زۆر بمینێتەوە ئەزێتە دەداتن ئەوە یەک لە خاڵەکانە دووەم خاڵ پێویستە ئەو کەسە هەردوو پێیەکانی لە ئەرزی بیت پێی بەرزتر نەبیتن لە کاتی دانیشتن نابێ پێیەکمان بەرزتر بوو بێ ینی یان لە سنووکی پێراوەست ئەمە بە تەواتی بڵین چکە من کاتم زۆر کەمەوە ینی بە تەواتی بڵین لەم وێنەیە بەشێکی زۆری ئەو شێوازانی کە لە دانیشتن پێویستە هەبێ بە تایبەتی ئەمە لەسەر کۆمپیوتەرەکان نەبێ بەم شوێ بێ زۆر زانیاریی زۆر مهم بوو زۆر کەس هێشتێک دانێ پێی لەسەردانێ کە ئەوەش دانانەکە هەردوو پێی لە سەری بی مشکلێکمانە بەس ئەوەندە نەک لە سنووکی پێیەکانی ڕاوەستابی ئەنی ئەوها دانیشت بیتن یان کورسیەکە زۆر لۆی بەرزە ئەوانە ئازێتی داداتن زۆر سپاس دکتۆر چراکاوە بۆ ئەو زانیاریانی پێبەخشین هیوادارین هەمومان بتوانین وەکو ئەو ئامۆژگاریانی لەم بەرنامەیە باسکرا گرنگی بەو جوڵە و شێوازی دانیشتن و شێوازی نووسنمان بدەین تاوەکو پێویست بۆ نەکا لە داهاتوودا ڕوبەڕووی کێشە و گرفتی گەورە و نەشتەرگەری ببینینەوە هەموو لایەکتان هەر تەندروست بن زۆر سپاس دکتۆر